دڵخۆشی تێکمەدا بە دڵە ڕاوچێ. ئیبن القەیم ڕەحمەتی خۆی لەسەر بێ دەفەرموێ دڵتەنجی لە قورئاندا باسی نەکراوە تەنها بە شێوەی نەهیکردن نەبێت، وەکو وەلا تەهینوا وەلا تەحزەنوا، یان بە شێوەی نەفیکردن واتە نەرێ، وەکو فلا خوف عليهم ولا هم يحزنون. هۆیەکەشەوەیە کە دڵتەنجی هیچ سوودی نییە بۆ دڵ، و خۆشەویستترین شت لای شەیطان ئەوەیە کە دەبینێ بەندەیەکی بڕوادار دڵتەنگ دەبێ تاوەکو بیپچڕێنێ لەسەر ڕێگای ڕاست. پێغەمبەر صلی الله عليه وسلم پەنای گرتووە بە خودا لە دڵتەنجی کە فەرموویەتی اللهم إني أعوذ من الحزن. لەبەرەوە ئیبن القەیم ڕەحمەتی خۆی لەسەر بێ دەڵێ دڵتەنجی دڵ لاواز دەکات و ورە و ئیرادە سز دەکات. لەبەرەوە هەردەم دڵخۆش و گەشبین بن و گومانتان باش بێ بە خودا، متمانەتان هەبێ بەوەی کە لە لای خودایە و پشتی پێ ببەستن، بەختەوەر بن پێی. هەروەها ئیبن القەیم ڕەحمەتی خۆی لێبێ دەڵێ دڵخۆشی تێکمەدە بە دڵە ڕاوچێ، و عەقلی خۆت تێکمەدە بە ڕەشبینی، و سەرکەوتنت تێکمەدە بە لە خۆبایی بوون، و ڕۆژەکەت تێکمەدە بە سەیرکردنی دوێنێ. ئەگەر بیر بکەیتەوە لە حاڵی خۆت دەبینی کە خودای گەورە هەندێک شتی پێدایت بێ ئەوەی داوای بکەیت، کەواتە متمانەت هەبێ کە خوددا هیچ شتێک لە تۆ قەدەغە ناکات ئەگەر لەبەر بەرژەوەندی تۆ نەبێت. لەوانەیە تۆ بخەوی و دەرگاکانی بەهەشتت بۆ بکرێتەوە بەهۆی پاڕانەوەیەک کە بۆت کرابێت، پاک و بێگەردی بۆ خوددا. لەوانەیە ئەم پاڕانەوەیە لە کەسێکی هەژار بێ کە پێشتر یارمەتیت داوە، یاخود کەسێکی دڵتەنگ بێ کە دڵخۆشت کردووە، یاخود کەسێک بێ کە بەڕوویدا خەندەیەکت کردووە، یاخود کەسێک کە بەڵایەکی بەسەردا هاتووە و تۆ لەسەرت لاداوە، کەواتە هەرگیز کاری چاکە بەکەم مەزانە. یەکێک لە سەلەفی ساڵح دەڵێ من کاتێک کە لە خوددا دەپاڕێمەوە بۆ پێویستیەکم، ئەگەر پێی بەخشیم یەک جار دڵخۆش دەبم، و ئەگەر پێی نەبەخشیم دەیەها جار دڵخۆش دەبم، چونکە ئەگەر پێی بەخشیم ئەوە هەڵبژاردەی خۆمە، و ئەگەر پێی نەبەخشیم ئەوە هەڵبژاردەی خودایە. ئیبن سعدی ڕەحمەتی خۆی لێبێ دەڵێ ژیان کورتە، کورتتری مەکەوە بە دڵە ڕاوچێ و خەم و خەفەت. لەبەرەوە ببە بە خاوەن دڵێک کە بەختەوەری و ڕازی بوون هەڵبژێرێ. خودای گەورە کاتەکانتان بەختەوەر بکات و لە گوناهەکانمان خۆش بێ. اللهم ئامین.